الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين. ونمكن لهم في الأرض ونري فرعون وهامان وجنودهما منهم ما كانوا يحذرون. وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين. فالتقطه آل فرعون ليكون لهم عدوا وحزنا إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين. وقالت امرأة فرعون قرة عين لي ولك لا تقتلوه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا لا تقتلوه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا وهم لا يشعرون. صدق الله العظيم.
اشتباهات لسكان نشمت إن شاء الله. بنای خوای گەورە میهرەبان سڵاتان لێبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سی گەوهەر زۆر خۆشحاڵین لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆز و ئێوە خۆشەویستان و میوانی ماڵەکانتان. خۆشەویستان ئەم شەویش بە یارمەتی هاوکارانمان لە ژووری کۆنتڕۆڵ و پشکامێرا و هاوکاری ناوستۆدیۆم کاکگۆران پرۆگرامی سی گەوهەری پیشۆتان پێشکەش دەکەین بەگومان ئەم شتێکی زۆر تایبەتمان هەڵبژاردوون کە میوانەکانمان لە ستۆدیۆ گەنگەشەی دەکەین. خۆشەویستان ئەمەوێت زۆر سپاسی سپۆنسەرەکانم بکەم کە MK شۆپینگ کە نامۆشانیان دەکەوێتە بازاڕی بەختیاری بەرامبەر بازاڕی ڕازاوە یەکەم دوکانی لە چکە هەروەها باخان حیجاب کە ئەوانیش نامۆشانیان دەکەوێتە تەلاری ئاوبارێک هۆمی دووهەم دوکانی ژمارە 119 و 120. سڵاو لێ بێنن یاخە زۆر سپاس بۆ تۆ. خۆشەویستانم سڵاوی خوای گەورەتان لێبێ، خوای گەورە ڕۆژ و تاعەت و عیبادەتەکانتان قبوڵ بکە، خوای گەورە شەوانی قەدرمان بەنسیب بکە و هەموو کاتێکتان پڕ بێ لە بەختەوەری و شادی و خۆشی و عیبادەت. شەوێکی تریسی گەورە و لە خزمەت دوو مامۆستای بەڕێز کە سودۆیان ئاوادان کردوتەوە لە خزمەتیان نابین بۆ باسکردن لە تەوبەکردن کۆتایی ڕەمەزانە و چۆن بتوانین تەوبە بکەین. خوای گەورە تەوبەکانمان لێ قبوڵ بکات. دیارە زۆر بەڕێزان مامۆستا عەبدولسار ئەسەف و لەگەڵ مامۆستا دڵشاد لەتیف قورئان خوێن لەگەڵمانە بن. مامۆستایان زۆر بەخێر بن. سپاس دەکەین دەستان خۆش. خوای گەورە تاعەت و عیبادەتان لێ قبوڵ بکات ئینشاءالله. سپاسان دەکەین. مامۆستا لە جەنابەتەوە دەست پێکەمەوێ پەیامیشی خۆتم پێ بگەیەنی بە ئێمە و بینەران سەبارەت بە کۆتایی مانگی ڕەمەزان کە کۆتاییەوەی تر دەرفەتێکی ترمان ساڵێکی تریش ئەوە ڕەمەزان ئەبێ بڵین ئێمە ڕەمەزانمان بەجێهێشت چوار ساڵێک تر ڕەمەزان دەڕۆژێتە پێشتر. خوای گەورە تەوفیق یابین کە بتوانی بێتمانە باشی بەڕێ بکەین. پەیامی تۆ چێ لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار لەسەر هەموو نیعمەتەکانی بەتایبەتی نیعمەتی ئیمان و ئیسلام، چونکە ئەوە نیعمەتێکی گەورەیە هیچ شتێک ناتوانێت جێگەی بۆ پڕکاتەوە و لە بریەتی دابنرێ. درود و سەڵاواتیش بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێمە هەمومان قەرزاری پێغەمبەری خوین صلی الله علیه وسلم. پەیامێکی بۆ هێنان کە فێری کردین چۆن بژین و لە ژیاندا چۆن هەڵس و کەوتکەین، تەواوی بڕگە و گۆشە و کنوکە لە بەرەکانی ژیان پێغەمبەری خوا پەیامێکی هێناوە باسی هەمووی کردو هەمووی ئاگادار کردوونێتەوە. دیارە خوای پەروەردگار دەرفەتی داین و مۆڵەتی داین بەوەی کە گەشتین بە مانگی ڕەمەزان. ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە. لەناو حەدیسی پێغەمبەری خوا هاتووە صلی الله علیه وسلم کە مسلمانێک بگا بە ڕەمەزان خێردارتر و باشترە لەوەی کە لە پێش ڕەمەزانە ئەگەر شەهیدیش بوو بێ، چکە پاداشتی ڕەمەزان ئەوەندە گەورەیە. ئەوە لە حەدیث صحیح هاتووە پێغەمبەری خوا باسی کردووە. پاشان ئێمە گەشتنمان بە ڕەمەزان جگە لەوەی کە نیعمەتێکی گەورەیە دەبێت دوعاش بکەین. پێش ڕەمەزان دوعا بکەین خوا بمانگەێنێ بە ڕەمەزان. گەشتین بە ڕەمەزان ئەبێ 6 مانگ دوعا بکەین خوا ئەوەی کە کردمان لێ دووەرگرت بین. ئێمە لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانین، کۆتا کاتە زێڕینەکانی مانگی ڕەمەزان. تەماشاکە شەوەکانی پڕ لە خێر و بەرەکات شەوی قەدر و ڕۆژەکانیشی ئیتر ئینسان وردەوردەی لەگەڵ مەلائیکا نزیگە بێتەوە. تۆ ماوەی 25 ڕۆژە قۆڵی مەردایەتی و چاکی مەردایەتی هەڵکردو بۆ خواپەرستی، بێگومان دەبێت لە گڵ دوور کەوتبیتەوە بەرەو ئاسمان بکشیت. ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە، خوا پێمانی عەتا بکە. لەم ئاخری ڕەمەزانە ئێمە زۆر شت هەیە باسی بکەین. دیارە مانگی ڕەمەزان ناوی زۆرە، مانگی تەوبەیە، مانگی ڕەحمەتە، مانگی بەرەکەتە، نازانم مانگی ئیستیغفارە، مانگی قیرائەتی قورئانە، مانگی تەهلیل و تەسبیح و ئەوانەیە. من دەڵێم بە ئەم شەو کە ناوی مانگی تەوبە بێ. بۆچی ناوی مانگی تەوبە بێ؟ تەوبە واتە خۆداماڵین لە ڕابردوویەکی خراپ، لە ئەفعال و ئەقوالی خراپ کە بە کەڵک نایەت یاخود لەسەری قەرزاربارە بین. ئێمە خۆمان لەوە داماڵین. چۆن خۆمان داماڵین؟ دیارە تەوبە واتە وازێنان لە ڕابردوو، دەستپێکردنەوەی بە داهاتوویەکی باش و چاک بەوەی کە خوا پێ ڕازیە، بەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ ڕازیە. لە ئاخری مانگی ڕەمەزانە ئێمە دەبێت تەوبەکانمان وەکو بڵێ نوێکەینەوە،
چۆن نویان کەینەوە ئێمە بگەڕێن بپرسین جارە بزانین تەوبە چۆن نەکرێن هەرسمەوە بڵێم ینی لە قورئانە باسی تەوبە چۆن کراوە جارێ خەڵک وازانێت تەوبە هەر کافرێک تەوبە بکا و بێتە ناو موسڵمان ئیسلامەوە تەوبە خطابەکەی خوای پەروەردگار لەگەڵەوە نا وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لەگەڵ ئیماندارانیەتی ئەی ئیمانداران هەمووتان تەوبە بکەن تەوبە یەکەم جار خطابەکە لەگەڵ ئیماندارانایە لەگەڵ کافرێکایە کە إن ينتهوا يغفر لكم ما قد سلف واز لە ڕابردووتان بێنن ئیمان بهێنن خوا لە ڕابردووتان خۆشە بێ ئێمە چۆن تەوبە بکەین تەوبەکە جارێ دەبێەوە بزانی کە خوای پەروەردگار خطابەکەی لەگەڵ ئیماندارانەی ئەوەی کە بە ڕۆژا بە ڕۆژوش بووە بە شەوی شەو نوێژ و تەراویحی کردو ئێستا شەوی قەدرەدا ئەنیشێ خوا خطابەکەیشی هەر لەگەڵەوەیە ئێمە وا نەزانین ئەم چەند کات و نوێژ و ڕۆژووە ئیتر تەوا هەموو شتێکمان تەواو کردووە هەر لە بەرامبەر ئەوەی شاهر پێویستمان بە تەوبە هەیە هێشتا بڵێن خوایە تەوبە بێ لەو هەبوو نوقسانی و کەم و کوڕی و کەم تەرخێمەی کە هەمان بووە بەڵام تەوبە نابێ ئینسان بە هیچ شێوازێک دوای بخا تەوبە و ئیستیغفار جیاوازیکیانەوەیە تەوبە تەنها خۆ دەتوانی بیکەی تەنها ئەبێ خۆ داوای تەوبە بکەی بەڵام بۆ ئیستیغفار ئەتوانی خۆ داوای ئیستیغفار بکەی و خەڵکیش داوای ئیستیغفارە بکەن جوانە باشە ئیستیغفار و تەوبە وەکو کەسێک وایە برینێکی بەدەستەوە بێ بە قاچیەوە بێ بەدەستیەوە بەدەموچاوە بێ ئەم برینە پێشتر دەبێ تەعقیمی کەی دوایی چارەسەری کەی ئیستیغفار و تەوبە ئاوان بۆ گوناه دەبێ بە ئیستیغفار تەعقیمی کەی بە تەوبە ساڕێژیکی جوان بەم شێوازە ئینسان ئەوە بێ بەڵام ئەمێ نازانم بەرنامەکەت پرسیار و شتەکان زۆر بنیاد نا بەڵام ئەمێ شتێک بڵێم تەوبە خۆشەویستان ئەوانەی کە ئێستا گویان گرت و بینەر و بیسەرن تەوبە نابێ هیچ کاتی دوا بخرێن بە هیچ شێوازێک نابێ دوا بخرێن مامۆستا یعنی مەبەستەکەت ئەوەیە کە مرۆڤ ببوورە ڕاتەگرم کە مرۆڤ تاوانێکی کرد یەکسەر تەوبەی لەسەر بکە بەڵێ تاوانی کرد جارێ ئەسڵەن وا نەزانێوانی کە ئێستا تاوانیان کردووە لە تاوانە ژیاون حتا لە ڕەمەزایشە تاوانیان کردووە وا نەزان خوارەقی لێ هەڵگرتوون ئێستا تەوبە بکەن خوا خۆشیانەوێ خوا ئەوەی خۆشەون باوکێک چەندە مناڵەکەی خۆشەوێ دایکێک چەندە کوڕکچەکەی خۆی خۆشەوێنەوە مناڵەکانی خۆی خۆشەوێ ئەوەن دەبێتە خۆشەویستی خوا ئێستاش فرسەتە بگەڕێتەوە بۆیە تەوبە وەخت و کاتی دیاریکراوی هەیە تاو کاتەی گیانە کاتە غەرە خۆر لە خۆر ئاوا بێ ئینسان گیانی یەکێشی ئەمانە کاتی تەوبن بەڵام ئیستیغفار بۆ دوای خۆشت هەرەکرێ بڵێ خوایە لە باوکم خۆش بە داوای لە خۆشببوون خوایە بۆ باوکم کە خوایە ئێمە داوای لە خۆشببوون نەکەین بۆ مامۆستاکانمان بۆ دایک و باوکمانەوانە گەنجێک مەبەستم ویستمەوە بڵێم لە تەوبا بەردەوام مەبە چونکم کاتی تەوبە کاتێکی دیاری کراوە گەنجێک ئەڵێ ئێمە کۆمەڵی گەنج بووین دوایەوە کە تەوبەی کرد ئەڵێ کۆمەڵی گەنج بووین ئیشمانەوە و لە بەردەم قوتابخانەکانە ئەوەستاین لەگەڵ ئافرەتانە خەریکی کاری خراپە بووین دەستمان تێکەڵ کردبوو لەگەڵیانە هەر ڕۆژێک وەکو نێچیر بە دوایان ناگەڕاین و ئەمان بردن بۆ دەرەوەی شارەوە لەگەڵیانە لە ناشەرعیە ئەژیاین ئەڵێ ڕۆژێکیان ڕۆشتین هەموو شتێکمان بردوو بە لەگەڵ خۆمانە ئافرەتمان بردبوو شەراب ئەوانەمان بردبوو گەشتی نەوێ سێرەکەین خواردنەکەمان نێناوە خواردنەکەمان لە بیر چۆ یەکێ لە گەنجەکان وتی منە گەڕێمەوە بۆ ناو شار بۆ خواردنەکە کە گەڕایەوە سعاتێ دوانی پێچ و هەر نهاتەوە ئەڵێ من ڕۆشتم بە دوایە لە نیوەی ڕێگا بە کورتی بگەڕم لە نیوەی ڕێگا دیارەمە لە قیسەس و تائیبین هاتووە محمود میسری کتێبێکی زۆر بە نرخی هەیە کە چیرۆکی تەوبەکارانە ئەڵێ کە ڕۆشتم لە نیوەی ڕێگا ئاگرێکم بینی سێرکەم سیارەیەک وەرگەڕاوە لە قەراخی جادەکە شقامەکە کەوتووە و سیارەکە ئاگری گرتووە کە نزیکمەوە سێرکەم سیارەی هاوڕێکەمە لێی ورد بوومەوە سێرەکەم هاوڕەکەمی تایە سیارەکە وردەی ئەسووتێ هاوڕەکەشم نیوەی سوتاوە گیانی تایە بە هەر جۆرێک بوو ڕام کێشایە دەرەوە هێنامە دەرەوە وتم بۆ وات لێ هات وتی ئەوە نەجوای جوابی دامە وتی چی پێ بڵێم وتم چی بە کێ بڵێ وتی چی بڵێم بەخوای چی بەخوا بڵێم ئینسان وریابێ لە تاوانە نەمرێ دوای چی ئەڵێ بخوا لە تاوانە نەمری بۆ ئەڵێ وتم بە کێ بڵێ وتی چی بڵێم بەخوا و گیانی دەرچوو دوای تر مرور هاتن و پۆلیس هاتوو سیارە
تەرمەکەیان برد و منیش تەزویەک لەسەرمەوە هات بۆ خوارەوە کە ئەم وەڵامە ئەی من چی بڵێم بخوا بۆی ئەوەی کە گوناهەکە لە گوناهژی باوریا بێ بە گوناهەوە نەمرێ ئینسان بە گوناهەوە نەمرێ زۆر گەورەی کردووە بۆ یەگە بە گوناهەوە نەمرێ ئیشەڵا کاری ئاسانە بێ بەڵگە بە گوناهەوە مرچی ئەڵی بخوا تەوبەکردن لەسەر چی ئەکرێەوە تا کەسێک چ کارێک بکات پێویستە تەوبە بکات بەڵێ تەوبە تقریبا 5-6 مەرجێکیان بۆ داناوە شەرتی مەرج لە گوناهەکرێ گوناهەکان دوو جۆرن ئەوەی کە پەیوەندی بە خوت و خواوە هەیە شەرتەکەی ئەوەیە خۆ داماڵی لە گوناهە شەرتەکەی ئەوەیە کە هەر کاتێ بیرت کەوتەوە پەشیمان بیت نەک پەشیمان بی لەوەی کە لە دەست چووە پەشیمان بی لەوەی کە کردوتە ئەگەر بیرت کەوتەوە هەر کاتی بیرت کەوتەوە ئازار بکێشی پێی پاشان ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئەبێ یا بیگەڕیتەوە یا گردن ئازاکەن ئەمە تەوبە لە گوناهەکە یا حەقی خوا یا حەقی خەڵکیە دەست خۆش ماوەسەگیان ماوەستا دووبارە بەخێر بێی خۆشحاڵ بووین ڕاستی جۆمانەدەنێکی زیێڕین و قورئان خوێنێکی زۆر خۆش بوو خی گەورە پاداش باتەوە مەوێ پێم بڵێ لەکەیەوە دەست پێ کردووە و سەرسامی بە چ مەقاماتێک بە چ قورئان خوێنێک فەرموو والله هلا زات النوصل إلى صار دسم كل بقران الحمد لله بقى بيان كنا دائما خوشة وشتيك بيقومان دنا خوشة سبحان الله بردوام بينا الحمد لله تقريبا ولا نوطيه كله ودسمان فيه كله والله هي طبعا ما شاء الله قارئ قرآن خير زور كتاب خانة زور العراقي للمصري للسعودي ما شاء الله زور ما هي لترتيل تلاوة أما يك خوين دت بيما ومصري بو زاتر خم لا بيني وتواشطان الحمد لله أبو شان هي سر وكوبلين ترتيل وامش الخيمة وكوبلين يا العراقي والله زاتر خم ما بيني وتو خم بن قارئان السرسامكو ما وصل عبد الباسط ما وصل منشاوي ما وصل شحال محمد النوري ما وصل خليل طبلاوي تمشان الزور هن بحق ما شاء الله مصر بتعبد بحر لها مر يا كوهر كاري خراب وشاق يعني رزمي بو مجلس مثلا هلا يعني كبري امان شهرستاني في قال يكون يعني لها مشكا مشق لو صدى به سيري مصر قاعد نزل القران خيانه كان شام او يتر او سريان قرتوها الحمد لله بله بيم ويا طبلاوي لا منشاوي ولا عبد الباسط كونتر به تۆزێک قورئان خوێندن و ئەڵێ تەقلیدکردنەوەی چونکە من زۆر گوێم لێ گوتۆ قورس نییە تەبلاوی والله ئەویش کەسەکان ئەزانێ هەچەنێ من خۆم تەقلیدم نەکردووە بەڵام هەر مادەم یەک بەلای میسری بێ پێی سەرسامە بۆکۆشکە گوێم لێ بووە یعنی ئەم قورئان میسریانە یعنی چۆن بڵێ خوێنتە جوولێن یعنی شتێکە بێگومان بیتێ ئەو کاتە دنیایەکەوە بەڕاستی دنیایەکی مادەمەکە ناو دنیای قورئان و دنیای قورئان جیاوازە لە هەموو دنیایەکانی دنیاکان بحق بلام زيادة من لما عليه بالباسط وسج بزيادة من شعبي والأفباهين بشحاب محمد نور زيادة سرسابت صوتي خوش من تيات يقلع أبوه زيادة من لادين رسيل بخومان هذا دوزينه اشتكي جوانا اللي دروس بكي لك كوي قشتي أوان بلا السينما سيئة يعني كذا ما شاء الله بحر بيقومان الله بيمان خوش جمال لسن آياتك لقرآني بيروز بيتر خود شيت بي خوش أتواني بوشي بخيني فرم والله إذا أمي استشهدت بصورتي قصرتها أخذ من هاي تشيلوك ومعلوماتي برزت بما وصاشها أما بعض صورتي عفوا باسي قصي حضرت موسى عليه السلام لقول فرعون عم كخمن براسي لدواي صورتي يوسف عليه السلام كخواي قريب أحسن القصص أما قصصك لا يخون زر كهرجال كوي قصصك كساحل كان كاتك سن كاتش أقرب كاتك فرعون بين أمثال كسيق دايك بين نيرينيك وتولنا وضاء ترمي شربه هموش شويك تو أتي نيريني سري بين أمثال ترى بيت أم قصة زور شيرين وخوش تر دايكي حضرت موسى كابيرن أما زور أترسيه طبعا بيشان بدو بدلني هذا لا تبات تر زور أترسيه ما نخوي قالوا وحيدك وحينا إلى أم موسى أنا بدعي بس يواك كلمة أم وجعلوه من المرسلين بوت أجرنا معلوماتي ما مثل بريسة بوت أجرنا دو فرمان ودو مجدو ماذا زمان دائما الرجال يعني لهمو طبعا قصة كان كاري قرته لو يكتوم
دژمنێک بەدەستی خۆت بەخێوکەیت بە ناسرین بیگەڕێن بۆ دایکشی کە خۆی دایشە جەرگی نەوستێ و لە دووری ئەوە نەبێت غەریبی مناڵەکەی نەکە بە باشترین شێوەش زۆر خۆشە ئینسان کە بتوانێت بەو دەنگە خۆشە مامۆستا قورئان بخوێنێ و لی تێبگا لەگەڵ یا هێندەی تر ڕۆچی لە ناو چیرۆک و قورئانەکە یعنی ڕۆحی تێکەڵە بێ بێگومان فەرموو مامۆستای پێش ئەوەی قورئانەکە بخوێنین ناوبڕێکی بچووکمان هەیە دواتر دوای ناوبڕەکەتان بۆ خۆشەویستان ناوبڕێک گۆرەبی دێنە وڵاتان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر ويتم نعمته عليك ويهديك صراطا مستقيما وينصرك الله نصرا عزيزا هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم ولله جنود السماوات والأرض وكان الله عليما حكيما ليدخل المؤمنين والمؤمنات جنات تجري من تحتها الأنهار ليدخل المؤمنين والمؤمنات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها
جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ويكفر عنهم سيئاتهم وكان ذلك عند الله فوزا عظيما صدق الله العظيم. خۆی گەورە پاداش باتە بە مەساڵداری مامۆستای بەڕێز بێمەوە خزمەت جەنابەت یعنی هەندێک مرۆڤ هەن ئالوودەبوون بە تاوانەوە بە جۆرێک لە جۆرەکانی تاوانەوە بەڵام دوای ئەنجامدانی ئەو تاوانە تەوبە ئەکەن. خوای گەورە ئەمە زۆر گرینگە. خوای گەورە تا چەند تەوبە لەم ئینسانە وەرەگرێت یعنی تا چەند جارە توان تەوبە بکەن و بەردەوام لەسەرم تاوانە توش. تەوبە بۆ گوناهبارە بێ بێگومان ئینسان کە گوناهی نەکرد تەوبە بنێ چی بۆ تەقسیرات و بۆ ئەوە جیایە بەڵام ئینسان هەرچەندە گوناهی زۆر بێ تەوبە بکە خوا وعدی داوە یوبەدل الله سەیئاتهم حەسەنات سەیئاتهم یعنی تاوانەکانیان هەرچەندە زۆر بن بە کۆهێ ناوێتی فەرمێ خوا هەموو ئەو خراپانیشان بۆ گڕێ بە چاکە يكفر عنهم سيئاتهم بۆیان ئەسڕێتەوە هەم بەرەنجامێ دەنەوە ئەرزەکەم ئینسان لەگەڵ گوناها وەکو بڵێ شتێکی تێکەڵ کراوە بێگومان یعنی ئەبێ گوناه بکەن گوناهەکە ئەبێت بێ بە مەلایکە ناکرێت گوناهەکە بەڵام کە گوناهی کرد تەوبە ئەکا گوناهێکی ترەکە تەوبە بکە خوا هەر لێی خۆشە بێت چەندە جار گوناه کاتەوە بشکێنێ خوا لێی خۆشە بێت بەڵام ئەم کەسە جیاوازە لەگەڵ کەسێکا کە گوناهی کردووە و یەکجاری وازی هێناوە تەوبەی نەسوی خۆی داماڵیوە لە تاوانەکە با من شتێکی خۆش دامە بگەڕمەوە لە کتێبی پایزەبرا ڕوودا واقعەکانی مامۆستا کۆی کردوون نەتەوە مامۆستا ئەحمەدی شەریعە خوا تەمەندرێژی کە ئەڵێ پیاوێک گەڵێ لە چوارتا منتیقی چوارتا گەنج بووین چوین بۆ ناوباخی خەڵک بۆ هەڵوژە و قەیسی و ئەو شتانە عادەتی گەنج بیت زێر لە خێری ساحێبی لە خێری ساحێبی گەنجیش تۆزێ بێ وجدانێکی تایە هەر گیرفانێکی پڕ ناکە گیرفانێ پڕەکە کورە ئەو گیرفانەکەی پڕەکە لە قوپۆپەکانشکێنێ پەرژینەکەشکێنێ ئەڵێ ئێمە لە براو باخی پیاوێکا بووین زۆرمان قەیسی و هەڵوژە و شتمان ڕنی بوو کاتێکمان زانی حاجی هاواری لێ کردین داباری وکە هۆر بەسەرمانە هەموو هاوڕەکانم ڕایان کردوتی تەنها خۆم مامەوە ئەژنۆم جوڵەی تیانەما هەری نەمتوانی یەک هەنگاو ڕاکەم حاجی گەشتە سەرم وتی حاجی پێشەوەی دەسی پێم بگا وتم حاجی ئەم جارە لێم مەدە وعد بێت تەوبەیە بکەم وەکو تەوبەی بزنەکە وتی حاجی سەر سوورما وتی تەوبەی چی و بزنی چی و بزن کەی تەوبە ئەکامانە وتی تو بۆ بگەڕمەوە وتی چی عادەی بۆ بگەڕۆ بدام تەوبەی بزنەکە چێ وتی تەوبەی بزنەکەوەیە وتی ماڵی باوکم یعنی باوکی گێڕابێ وتی لە لادێ بووین مەڕووماڵاتمانە بوو بزن و مەڕووماڵات توشتمانە بوو بزنێک فێر بوو بەیانیان نەچوو لەگەڵ ڕانەکە ئاهاتە دەرەوە بەڵام پێچێکی لێدا گەندەڵیە کرد و پێچێکی لێدا خۆی دزیەوە لە ئاژەڵەکان و ئاژەڵەکان چون بۆ شاخ و دەکێ و دەشتوشتەکە و ئەویش ئیتر فێر بوو و هەر ڕۆژێ خۆی کرد بە ماڵی ماڵێکە نانەکەی خواردن دۆینەکەی ئەشێلان گوڵەکانی ئەشێلان مێوەکەی هێنانە خوارەوە ئیتر ئاوایی گیری خواردووە دەستمانەوە هەموو ڕۆژێشکاتیان لێ کردین کورە برا بزنەکەتان ماڵی کاور کردین با بزنەکەتان هیچی نەهێشتین تەماتە وشکەکەی نەیخوا بامێ وشکەکەی نەیخوا هەچیەک لە ماڵ ئینەکەین بزەتان نەیخوا و ئەوانە بزنەکەش ئەبێ بەم بڵێ گەندەڵ بزنەکەش لێم گەندەڵیە بوو لە ڕۆژێ باوکم زۆر بێتاقەت بوو بزنەکەی گرت هێنای لەسەر سەکۆکە دای بە عەرزا وتی چەند جار پێم وتی زیانی مەکە چەند جار پێم وتی
ئابڕۆ مە بە کورە شەرمەزای لای هاوسەکانم مەکە وعد بێ ئێستا نەجاتت بم وتی هەر لە پێشاوی بزنەکە چەقۆیەکی ناجوان جوان تیژی کرد هەسانێکی نەو دەستی کرد بە چەقۆ تیژکردن و وتی قاچی خستە سەر ملی بزنەکە سەر ببڕێ وتی سوێن بخوا بە هەردوو چاویا فرمێسکە هاتە خوارەوە بزنەکە وتی باوکم ڕەحمی بۆی جوڵا وتی ئەم جارە سەرت نابڕم بەس بەخوا جارێکی کە زیانی بکەیت لە کۆڵتەکەمەوە وتی سوێن بەخوا بەریدا ئاخر جاری بوو ئەو بزنە نە لە ڕانجێمە نەچووە ماڵی خەڵک نەزەریدا نەزیانیدا وتی ئابەم شێوازە ئیتر بەیانی وەکو سەعات بەیانی چوو لەگەڵ ڕانەکە ئێوارە ئاهاتەوە لای نەئەدای حەوشەی یەک کەس ئەم گەنجەش وتی وعد بێت تەوبەیە بکەم وەکو تەوبەی بزنەکە بە حاجی وت حاجیش وتی دێ وەڵام مادەم وایە منیشەوە عەفوتەکەم بەڵێ منیش تەوبەیەکم کرد وەکو تەوبەی بزنەکە جا تەوبە بێ ئابەم شێوازە بێت داماڵێ لە ڕابردوو جوانە بە هیچ شێوازێک نزیکی ئەوەی ڕابردوو کە ئینسان ئەنجامی داوە لە تاوان و گوناه و کەم تەرخەمیەکان ئەبێ لێ دوورکەوێتەوە بەمە پێوتێت تەوبەی نەسوح ئەوی کە تۆ ئەفەرمی تەوبە ئەکا دووبارە کاتەوە دیسان تەوبە ئەکا گوناه ئەکاتەوە هەموو جارێ هەر خوارێ خۆشە بێ ئینشاءڵڵا ئێمە وات لە خوا تێگەشتوین خوا لە دایک و باوکمان بەڕەحمترە بۆمان بێگومان دەست خۆش مەوەسە ئەمە ساگیان جیاوازی هەیە تەوبە بکەیت لە مانگی ڕەمەزانە یان لە کاتێکی ترا جیاوازی هەیە خۆی مانگی ڕەمەزان هەموو شتێکتەیە مزاعفاتە بە چەند بەرابەرە لە هەر کاتێکای بۆیە تەوبە وەختەکەی دیاریکراوە بەپێی تەمەنەکە نەک بەپێی مانگەکە بۆ ئینسان ئەگەر لە مانگی ڕەمەزانە تەوبەی کرد خوا فرسەتی دا بگەشت بە ڕەمەزان ئەبێت تەوبە بکە لە پێش ڕەمەزان خۆ ئەگە دوای ڕەمەزان تاوانی ئەنجامدایەوە هەر ئەبێت دیسان تەوبە بکە بۆی تەوبە پەیوەندی بەوە نیە لە کاتی جمعە بیکەم یا شەمە بە یا ڕەمەزان بە یا شەعبان بێ نا جمعە یا شەمە ئەمانەی پەیوەندی بەوە نییە تەوبە پەیوەندی بەوە هەیە تاوانت کرد خێرا تەوبەی بۆ بکە قورئانی جو ئافەرمی سنەتەکانی پێغەمبەری خۆش حەدیسەکانە هەمووی باسی ئەوکە کە بە دوای تاوانەکە ئینسان تەوبە بکە جا فەزائیلی تەوبە زۆرن ئەبێتە خۆشەویستی خوا جوان تاوانەکانی بۆ گۆڕێ بە چاکە إن الله يحب التوابين ويحب المتطهرين خوا توبة كاركي خوش بي خوا بويا قوري بچاكا خوا رزقي زيادتي دا بأموال مال يداته وكويك فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما نهمو المفسرين بس ينكردوا أنا همو فضائل بو توبة قريتوا دەست خۆش مەوەسە مۆساگیان هۆکارێک هەیە یاخود بڵێم شتێک هەیە کەوا لە کەسێک بکات تەوبەکی وەرنەگیرێت بەڵێ ئەگە کابرا بەڕاستی نەبێ کابرا بەڕاستی نەبێتەوە بەکەی ینی چۆن بەڕاستی مامۆسا یعنی خۆی تەوبە پەیوەندی بە نیەتەوە هەیە بێگومان إنما الأعمال بالنيات تەوبە پەیوەندی بە نیەتەوە بێ کەسەکە نیەتی هێنابێ واز لە گوناه بێنێ و بە عەمەلیش ئیشی بۆ کردبێ و هەنگاوی بۆ بنێ وازی لێ بێنێ نەک هیچ پاڵنەرێکی دنیایی هەبێ نابێ لەبەر خەڵک بێ بۆیە ئەگەر کەسێک لەبەر خەڵک بێ یان نیەتی نەبێ واز بێنێ هەر بۆ چاوبەسی بێ باشە بێوێت خۆڵ کاتە چاوی خەڵکی یا لە ترسی خەڵکی بێ ئەمانە تەوبەیان وەرناگیرێ باش تەوبەش بۆ کەسێکە کە بەو شەرتانە کوعرسم کردن نیەتی هەبێ دوورکەوێتەوە لەوە پاشان لەسەر و هەموو ئەمانەوە ئەبێ بۆ خوا بێ لەبەر خوا ئەم تەوبە بکە چونکە بۆ خوا نەبێ ئەو کاتە بە ئامادەکاری هەیە بەڵێ ئامادەکاریەکی ئیمانی ڕۆحی هەیە تا ئیمانێک پاڵی پێوەدەنێ ناتوانێت فرمێز برەژێ بۆ گوناها تا ئیمانێک پاڵی پێوەنێ ناتوانێت هەستێتەوە دەستەکانی بەرزکاتەوە بڵێ خوایە داوای لێ بردنەکەم ئەم هەڵم کردووە خوایە ئەوەم کردووە ئیمانێک نەبێت لە ناخیا پاڵی پێوە بنێ ناتوانێت هەربیری کەوتەوە ئازاری دەرونی بدات کەواتە پاڵەری هەیە کاتمان ماوەیان زۆر باشە مامۆسا هەموو کات ئێمە دەبگەڕینەوە بۆ پێشاومان پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی پێغەمبەر چۆن فێرمانەکات تەوبە بکەین باشترین جۆری تەوبەکردن باشترین جۆری ئەو خەڵوەتەی کە ئێمە ناوێنین تەوبە چییە چۆن تەوبە بکەین یعنی ئێمە چۆن لە خوا و پاڕنەوەی خوای گەورە لێمان خۆش بێ بەڵێ قورئان ئەوەی بڕیوەتەوە کە باسی تەوبەی نەسوحەکە يكفر عنكم سيئاتكم يعني ئەوە
لە گوناهەکانتان خۆشە بێ پاداشتی بەهشتیتی بۆ دیاری کردوون تەوبەی نەسوحی پێڵێن تەوبەی نەسوحی واتە جارێکی تر دووبارەی ناکاتەوە ناچێتەوە بەلای ئەو هەڵەوتاوانەی کە کردوێت ئەمە تەوبەی نەسوحە ئەم تەوبەی نەسوحە ئەم پیاوە نایشکێنێ بەڵام غەیری ئەوانەی کە تەوبەی نەسوحیان کرد ئەیشکێنن جارێکە تەوبە کاتەوە ئەیشکێن جارێکە تەوبە کاتەوە تەوبە ئەوە ئەبێەوە بزانن کە عەرزم کردن سەرتا هەر بە گوناهاکەیش نییە پێغەمبەری خواست ئەفەرمێ من لە هەموو مەجلسێکە 100 جار زیاتر ئەڵێم ئەستەغفر الله وأتوب إليه ئەتوب إليه یعنی تەوبە ئەگەڕێمەوە بۆ لای تۆ ئەی خوای پەروەردگار پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەگەڕێمەوە بۆ لای تۆ کە وەکو مامۆستا خوێندی لە سەرەتای فەتحا کە خوا لە گوناهی ئەوڵ و ئاخرەت خۆش بووە ئەفەرمێ لە حەدیث هاتووە فەرمێ پێغەمبەری خوا ئەم ئایەتەی ئەوەندە لەلا شیرین بوو کە مەخوا فەرمێ ئێمە فەتحی دەینێ و لێشت خۆش بووین جوانە ئەم پێغەمبەری خوا ئەم ئایەتەی زۆر ئەم نازڵبوونی ئەم سەرەتای سورەی فەتحی زۆر پێخۆش بوو چون خوا مژدەی دای خواوە فەرمێ لێت خۆشە بین بابەتی تەوبە و ئێمە وەکو بڵێ چۆن تەوبە بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی ڕوون کردوێتەوە قورئان بۆی ڕوون کردوێتەوە لە هەموو ئاەتەکان کە کۆکەیتەوە لە ئەهمیەت و لە فەزائیلی تەوبە بۆ دەرەکەوێت کە تەوبە خیتابێکە بەردەوام تا ئەمری داوات لێکە خوا بیر تەخاتەوە ئیماندار وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون وكل الذين كفروا إن ينتهوا يغفر لهم ما قد سلف باشا فقلت استغفروا ربكم إنه كان غفارا آيات من زيارة زورن باسي توبة بابتێکی زۆر فراوانە تا گیانەگاتە قورقڕاگەت داوای تەوبەت لێکرێ باشترین تەوبەش ئەوەیە کە ئینسان دوای نیەتەکەی بە عەمەلی نەچێتەوە سەر تاوانەکە دوورکەوێتەوە چۆنیش لێ دوورەکەوێتەوە دوو خاڵ هەیە کورتی ئاماژەی پێ بکەم موسڵمان نابێت لە شوێنێکا ببینرێ خۆ پێغەمبەری خوا پێی ناخۆشە شوێنی ئیمانداران نییە جێگەی گومانە جێگەی شوبهەیە موسڵمان نابێت جۆرە قسانێک کات و دەستەواژەیەک دەربڕێکە هی موسڵمان نییە ئەم دوانە لێ دوورکەوێتەوە بە ئاسانی ئەتوانێت دەرگای تەوبە بکاتەوە و تەوبەیەک وەربگرێت بەڵێ خۆشەویستان دوای ناوبەر بەردەوام بین لەگەڵتانە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر إنا أنزلناه في
خير ليلة القدر خير من 1000 شهر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام سلام هي سلام هي سلام هي حتى مطلع الفجر الله أكبر بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر وما أدراك ما ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. خۆی گەورە پاداشت باتەوە ئینشاءالله دەست خۆش بێ مامۆستای بەڕێز. خوا لە شتاغێمە چێژمان لێ وەرگرت خوازەوەتەوە مامۆستای بەڕێز
گرنگترین شت لە دوای تەوبەکردن ئیستیقامەت و بەردەوامبوون لەسەر ئەو تەوبەیە کە جارێکتر مرۆڤ نەچێتەوە سەر ئەو تاوان و گوناهی کە ئەنجامی داوە. یعنی ئەوەی کە زۆرێکمان گیرۆ دەین پێوەی ئەوەیە کە تەوبە ئەکەین و بەڵام پاشان دەچینەوە سەر تاوانەکە. چی بکەین بۆ ئەوەی کە ئیستیقامە بین بەم تەوبەیە؟ بەڵێ پرسیارەکەت زۆر لە جێ خۆیایەتی و هەر خۆی بۆ خۆی بەرنامەیەکی ئەوێ کە قسەی لەسەراکەی لە خۆتبەی ئەوێ چیەوێ ئێمە چۆن بەردەوام بین لەسەر تەوبەکەمان نەیشکین ئەمەم شێوازە ئەکرێ بڵێ زۆر لە قوپۆپی لێ بێتەوە یەکێک لەوانە با لە ناو کۆڕ و کۆمەڵی مسلمانان نابیت کۆڕ و کۆمەڵی ئەهلی دین و متەدەیینان نابیت ئەمە هۆکارێکی زۆر گەورەیە کە ئینسان تۆبە نەشکێنێ خاڵێکی تر دروشمە ئاینیەکان پشتگوێ نەقات بۆ نوێژەکان جمعە جەژنەکان کۆڕە ئیمانیەکان دوور نەکەوێتەوە المرء على دين خليليشي أويش كالحديث هاتوا وسيتي بيغمري خوايا وسيتي بيشوياني للناس سلفي صالحايك إنسان ما لقل هاوري باشي شابه أقل لقل هاوري باشا بيد توبد ناشكيني تبدلني أيوة تشكو مواني المتي درن لبيش يهمو أماني شوا ترسي خواو قيامت ئەبێ لە دڵتا ڕەنگی دابێتەوە کاریگەری هەبێ ئەمە زۆر یارمەتی دەرە بۆی کە تەوبە ناشکێنی پاشان بە هاوڕەکانت باش بن ئەوان خەڵکی خراپ نەبن فاسق و فاجر نەبن دوور لە خوا نەبن ئەوە هۆکارێکی باشە ئیستیقامە لەسەر تەوبەکەت وەکو عەرزم کردن ئەوانەی کە ئیمان دەمەزەر دەکەنەوە وەکو نوێژەکان لە مزگەوتە قورئان خوێندن دروسی عیلمی لەگەڵ کۆڕ و تاقمی مسلمانانە هەڵس و کەوتکردن نەچوون بۆ شوێنێکە کە لەه و لەعب وانەی تابێ ئەمانە بە کورتی بوو ئەرزم کردن ئەمانە هۆکارن بۆەوەی کە ئینسان بەردەوام بێ لەسەر تەوبەکەی و نەیشکێنێت و خۆی ڕووزەرد و خەجاڵەتی قیامەتیش نەکات. طبعا هەر چێژی تێوەرەگە مامۆستانی چێژ لەمە وەرەگری ڕۆحیەن یعنی ئینسان کە بەردەوام بوو لەسەر ئیستیقامەتە خوا دڵخۆشە ئیزا صح التعبیر خوا دڵخۆشە بە تەوبەی تەوبەکار ئەی تەوبەکارەکە خۆی چۆن دڵخۆش نییە تەوبەکارەکەش دڵخۆشە لە ڕووی دەرونیەوە بەڕێزان ئەهلی تەوبە لە هەموو کەس دڵخۆشترن بەختەوەرن سەعاد زۆر دڵخۆشن لە ئەهلی قسوور و ئەهلی دنیا وەڵێ فلوس وانە زۆر لەوانە بەختەوەرتر و دڵخۆشترن گوناهی کردووە باشە ئێستا بیری کردوێتەوە کە ئەم گوناها تامەکەی ڕۆیی چیەکە گەڕێتەوە بۆ لای خوا دەرگایشی بۆ کردوێتەوە گەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار گەڕانەوەکەیشی گەڕانەوەیکی ڕاستیە وتیان کابرایەک بنێشتی کردووە وتێتی ئەو نیە پایزان کە هەورەیەنێتر ئەوەی کە بنێشتەکە زۆر ئەترسێ خوای ئەم بارانە نەبارێ بزنێک لە ڕێی خوا باران نەبارێ باران نەبارێ و بنێشتەکەی کۆ کردەوە و بزنەکەیشی نەکرد لە ڕێی خوا ساڵی ئایدەش هەر بنێشتی کرد و هەورێ نایوتی خوایە ئەم ساڵیش بزنێ لە ڕێی خوا بەس بەخوا ئەمسان بەڕاستمە ئەبێ بەڕاستی بێ لە ڕاستیە بەڕاستی بێ بۆی تەوبەکەی چێژی لێبینێ جا پرسیارەکەت لە ڕاستیە باوەسیەتمان بۆ خۆمان بۆ دەوروبەرەکەمان لەگەڵ خەڵکی باشە بن حتمما باشت دێتە ڕێ لەگەڵ چاکارە بە چاکت دێتە ڕێ لەگەڵ پاکارە بە پاکت دێتە ڕێ بەخوا لەگەڵ خراپەکارانە بە دەوروبەرەکەمان پڕن لەم نمونانە لەگەڵ خراپەکارانە بە هەر خراپەت تووشە بێ کەواتە بۆی ئیستیقامە و بەردەوامیمان لەسەر تەوبەکەمان هەبێ و تەوبەکەمان نەشکێنین با لەگەڵ چاکان و پاکان نابین. خەریکە نزیکیشینەوە لە کۆتایی بەس با من بپرسم ئایا تۆبەکردن چۆن ئەکرێت لەوانەیە کەسانێکە بن ئێستا بە دیارمانەوە دانیشت بێتن گوناحێکیان ئەنجامدا بیانێت تۆبەکەم بەڵام نەزانن چۆن تۆبە ئەکرێت. خوشکە بەڕێزەکەم شت دەونە قورس مەکەن بەخوا و دینەوە نە ئاسانە گەڕانەوە بۆ لای خوا ئەوەندە ئاسانە بەواتە بۆ کاڵێم ئاسانە واتە پێچ و پەنایتیان نییە خوایە بینی خۆت و خوایە من داوای لێبردنەکەم فلانە خەڵەتم کردووە سرم دای لەبەر غەڵەتم کرد خوای ئەوە خۆ قسە ماڵەکەت ئەوە داوای لێبردنم کرد جارێکە وعد بێ نەگەڕێمەوە سەرم تاوانە ئەمە لە ڕووی لەفزیەوە لە ڕووی ئەمەلیەوە تاوانەکە دووبارە ناکەمەوە خوای لەبەر خاتری تۆ هیچ مەبەسێکی ترم نییە لەبەر سزای قیامەتی خوای ئەوە دووبارەی ناکەمەوە ئەو تاوانە ناکەم ئەمە لە ڕووی ئەمەلیەوە لە ڕوویەکی ترەوە ئینسان بۆەوەی دڵخۆش بێ باشتر وایە دوای گوناهەکە دەستێژێ بگرێ
دوورکات سنت دوورکات نوێژ ئەنجام بدا هەرس وەکو سنت پاشان دەستکە بە نزاو پارانەوە بپارێتەوە ئەگەر بۆی کرا سەدەقەیەک ئەنجام بدا ئەگەر بۆی نەکرا سەدەقەی ئەنجام بدا سەدەقەیەکی عەمەلی ئەنجام بداواتە دانیشێ 100 جار وڵێ ئەستەغفیرڵڵاه 100 جار سڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدا باشە 4 لاپەرە قورئان بخوێنێ کورە لە نیو لاپەرە قورئان لەبەرکە ئەمانە هۆکارن وەکو بڵێ شێوازی تەوبەکردن ئینسانێک هەیە بابەتەکەی مافی خەڵکە ئەی گێڕێتەوە خوای داوای لەبردنم کرد تەواو ئەوە مافی خەڵکە و گێڕامەوە بینی خۆم و خوش ئەوە داوای لەبردنم کرد خوای پەروەردگار خوا لێ خۆشە بێ بە شەرتێک ڕاستی بێ شتەکە ناڕەحەت نییە چۆن کەسێکە ئەڵێ کاکە ئیمان بێنە کاکە بەخوا ناکرێت ئێمە بە خەڵک دەڵێن ئەڵێن کاکە حەج بکەن عەمرە بکەن بەخوا بۆم هەڵ ناگیری ئەم قسە بێمانایە چییە بە تایبەتی ئەوانەی کە دەوری نیفاقە بینن ئەم قسەیان خۆتە ناو دڵی خەڵکیەوە کاکە تەوبە بۆ هەڵ ناگیرێ کاکە عەمرەم بۆ هەڵ ناگیری ئەمرەم بۆ خۆ کۆڵێک نییە بە قورس بەژانەوە ئەچم عەمرەیەکەکەم خوایە هەچی هەڵەیەکم هەیە بینی خۆم و خۆت داوای لەبردنەکەم خوا پاک دەکاتەوە جمعە بۆ جمعە پاکە بیتەوە تەماشاکە سەیری سونەتی بابەتی شەرع بە ئەم جملەیە بڵێ بابەتی شەرع و دین تا لێی شارەزابی کارەکان ئاسانترە لە قەراخە ئەخنکی لە قەراخی تێگەیشتن نابی بە ئاسانتیا دەرناچی وەکو دەریایەک نییە دەریا لە قەراخەیە بە هەرێک گۆمێک لە قەراخەیەکی لێ نایە بەس چوویتە ناوەڕاستەوە مەلە نەزانی خنکی بابەتی شەریعەتی ئیسلام تا شارەزابی شتەکان ئاسانە بۆ نمونە ئێمە لە حەدیثە هەمانەکە نوێژ بۆ نوێژ کەفارەتە دەستێژ بۆ دەستێژ کەفارەتە جمعە بۆ جمعە کەفارەتە حەج ساڵانە جەژن بۆ جەژن ئێخوا ئەم هەموو کەفارەتانەی داناوە با کۆتایی قسەکەم بەوە بێنم پێغەمبەری خوا یەک نمونەی گێڕاوەتەوە فەرمی ئەگەر لە دەرگای ماڵی یەکێکتانە لەو ئەنە بابی ئەحەدیکم نەخڕن ئەفەرمی ئەگەر لە دەرگای ماڵی یەکێکتانە چەمێک هەبێ هەموو ڕۆژێ خۆت بشوەرە ڕۆژی 5 جار ئەلە کاکە چڵک و چەپەڵیت پێوە مێنێ بێگومان نەخێر لە بەخوا چڵک و چەپەڵی پێوە نامێنێ ئەچیتەوە سەر پلێتەکە دەی فەرمی نوێژەکە ناوانە ڕۆژی 5 جار کەسێک خۆی بشۆرێ چڵکی پێوە فەرمی هەر من دەڕەنی هیشەی وتیان نەخەری پێغەمبەری خوا دەی فەرمی نوێژەکە نابم شەوازن نوێژی ڕۆژی 5 جار ئەنجامیان بن ئاوا پاگە بنەوە لە گوناه بەڵام زۆر سمەوەسات کۆتاییشمان نزیکە بەڵام زۆر گرینگە یعنی سەیەکی ئینسان کە بەردەوام بوو لە تاوانی چێژ لە نوێژەکانیشی نابینێ یعنی هەر کاتێکی چێژ لێوە نەگرکەواتە پێم وانەیە گەیشت بیتە ئەوەی کە تۆ باسی ئەەکەی دا پێشتر پرسیارەکەی خۆت جوابێکم دایتەوە کە تەوبەکەت کرد دەبێت تەوبەکە ڕاستەقی نەبێت و دەبێت لەگەڵ تەوبەکاران نابی دەبێت چێژ لە تەوبەکاران ببینی بگەڕێ بە دوایانە بە تایبەتی ئێستا زۆر ئاسانە ئەو کتێبەی ئاماژەم پێدا قسە سوتایبینی محمود مسڵی ئەوەندەی نمونەتیایە هەرکەی خوێنیتەوە تەزوو بە گیان تا دێت لەزەتی لێ ئەبینی دڵخۆشە بی گەنجێک چۆن گەڕاوەتەوە ئافرەتێک خەڵکی ئۆکرانی بوو ئیمانی نەبوو هیچ دینێکی نەبوو ئیمانی هێنا پێش ڕەمەزان ئیمانی هێنا بەیانی ڕەمەزان و بە ڕۆژوو بوو ئێوارەکەی پێشەوەی ڕۆژوو بشکێنێ وەفاتی کرد سێرە تەوبەیە کابراایکیش کاندید بوو لە وڵاتانی دەوروبەرمانە کاندیدەکە لەبەرەوەی هەر لە لەهو لەعباشی زۆر هەوڵیدا حیزبەکەی و دەوروبەرەکەی ئەمانە تا دەرچوو دەنگی زۆریەنا ئەو ڕۆژێک کە دەنگکانی ئەلان کردن دەنگیێنە چوونە بەردەم شوقەکەی کاکە پیرۆزبایی لێکەن و ویستیان ئاهەنگێکی بۆ بگێڕن هاتە باڵکۆنی شوقەکەی لەگەڵ دووسێ کەسا باڵکۆنەکە ڕووخوا کۆتە خوار خۆی مرد لێە تۆ نابێ وەکو بڵێ دڵخۆش بی بەوەی کە لە شتی دنیا یابی دڵخۆشیەکەی لەوایە کە ئینسان لە گەڕانەوە بێت دەستخۆش ماوەسانی بەڕێز ماوەسا حەبوسار ئەسەف ماوەسای ئاینی ماوەسا دڵشاد لەتیف قورئان خوێن چێژمان لە قسەکان تاوەگرت لە قورئان خوێن خوای گەورە پاداشتان باتەوە خوای گەورە تەوبە و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکە ئینشاءالله لەم کۆتایانەیە خوای گەورە هەمومان ببەخشێ لە گوناهەکانمان خۆش بێ و تەوبەکەمان لێ قبوڵ بکە خوا دەروی خێری لە مسلمانانی غەزە بکاتەوە ئامین یا ڕەب ئامین ئەمە چەند شەوانی قەدر لێرەوە داوایەکم هەیە لە مسلمانان بە تایبەتی کورد زمانەکان شەوانی قەدر غەزە لە بیر مەکەن هەم ئەمنیەتیان نییە هەم خواردنیان نییە خوا دەرو خێریان لێ بکاتەوە و ئەوانەی کە جوولەکەن و هەوازەکانیشان خوا لە ناو بەرێت دەستخۆش ماوەسا گیان بەڵێ خۆشەویستان ئێمەش بەم شێوەیە کۆتایمان بە
بەرنامەی ئەم شەومان هێنا هیوادارین هەتاوەکو شەوێکی دیکە و بەرنامەیەکی دیکە بەوەی خۆشەویست دەکەینەوە خی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبول بکات خواتان لەگەڵ بێت و سپۆنسەرەکانیشم بیر نەچێت کاک گۆران سپاسی سپۆنسەرەکانیش مەکەم کە باخان حیجابە کە ناونیشانیان دەکەوێتە تەلاری ئەوبارێک نهۆمی دووهەم دوکانی ژمارە 1920 هەروەها MK شۆپینگ کە ناونیشانی ئەوانیش دەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لەچکە هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ بێت خواتان لەگەڵ بێ و خوای یاوەری هەموو لایەک بێ